پاش 3 ساڵ پێڕاوکردنی سیستمی پاشەکەوتی موچە ئەمڕۆ میدیای فەرمی پارتی بڵاوی کردوتەوە لەم ساڵدا حکوومەتی هەرێم تەنیا موچەی مانگەکانی 8 و 9 دابش دەکات موچەی مانگەکانی 11 و 12 و یاخود بڵێن 10 و 11 و 12 پاشەکەوت دەکات ئەمەش دیارە کاردانەوەیکی لێکەوتەوە بۆ گفتوگۆیان بابەتە گەڵ هەرێکە لە بەڕێزان عادل حەسەن مامۆستای ناڕازی هەروەها نەوزاد عومەر جێگری سەرۆکی لقی هەولێرێکێتی مامۆستایان و هەروەها ئەیهان سعید هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕانمان لەگەڵدا دەبێت سوپاس بۆ ئامادەبوونی هەرێکە لە بەڕێستان مامۆستا عادل سەرەتا دێمە لای تۆ ئێوەکو مامۆستایانی ناڕازی ڕاتان چه سەبارەت بەم بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان سپاسانەکەم سپاس بۆم دەرفەتە بێگومان ئێمە لە 29 2010 کە مانگێک و چەند ڕۆژێک لە پێش ئێستا کە لە بەیاننامەیەکە داواکاری سەرەکی خۆمان ئاراسی حکوومەت یاریمی کوردستان کردووە کە بە زووترین کات سیستمی پاشەکەوتی بەناو پاشەکەوتی موچە هەڵوەشێتەوە چەند سەرڕای ئەوەی لە ژەف شار و ناڕازایەتەکانی مامۆساندا و لەگەڵ زیادبوونی داهاتینەوە حکوومەت یاریەم دەستکاری کرد بەڵام ئەم سیستمی پاشەکەوتی موچە هەر بەردەوامە و داواشمان کردو بە زووترین کات میکانیزمێکی خێرا دابدرێ بۆ گەڕانەوە سیستمانەی ئەو موچانەی کە بەناو پاشەکەوت کراون بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە جیاتی ئەوەی سیستەمەکە هەڵوەشێنێتەوە موچەی سێ مانگی مامۆسان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان جارێکی تر بەناوی پاشەکەوتەوە پاشەکەوت دەکرێت سەرەتا من پێم وایە فرەدانی ئەم هەواڵە لە میدیای پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ ئەوەیە بزانێت نەبزی شارع کا بزانێت شەقامی کوردی و شەقامی ناڕازایی مامۆسان و فەرمانبەران تا چەندە تەقبولی ئەم هەواڵاکەن ئەنگینە ئەمە بۆی مەشتێکی چاڕوان کرا بوو چونکە ئێمە ئەمانزانی کاتێکە بەناو سیستمی نوێی پاشەکەوتی موچە کە لە مانگی سێوە دوای ئەوەی کە حکوومەتی عراقی بڕیاریە 370 میلیارد دینار بنێرێ بۆ هەرێمی کوردستان لە 23 لە دوای ئەم بڕیارەوە کە لە 23 حکوومەتی عراقی بڕیاریە 370 میلیارد دینار بنێرێت ئاگاداری نەمە لە 23 موچەی مامۆسایان بە سیستمی نوێی پاشەکەوت موچە درا تا ئەو کاتە ئێمە موچەی مانگی 11مان لە مانگی دوا وەرگرت بوو کە ئێستا لە ساڵی 2017 موچەیەکی ترمە بەناوی پاشەکەوتەوە پاشەکەوت کراوە بۆی ئەمە بۆیە مەشتێکی چاڕوانکرا بوو ئەمانزانی کە ئەم موچەی سێ مانگی مامۆسایان و فەرمانبەران وەکو ساڵی 2015 کە لە ساڵی 2015 مامۆسایان موچەی سێ مانگونیویان و فەرمانبەرانی تری هەرێمی کوردستان موچەی 4 مانگیان پاشەکەوت کراوە و لە ساڵی 2017 موچەی مانگێک بەناو پاشەکەوت کراوە و لە ساڵی 2010 موچەی سێ مانگی مامۆسایان و فەرمانبەران پاشەکەوت دەکرێت بەڵام پرسیارێکی تری جەوهری کە لێرە کە دروست دەبێت میدیای پارتی بۆچی لێرە قەزیا ئەو ڕوژەنێ وەکو ئاماژەم پێەیە بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵکە و بۆ ئەوەی ئەگونجێک کۆمەڵە کێشەیەکی تر لە هەرێمی کوردستانە بخڵقێنەیە کە بەما ئەو کێشانیتر لە بیری خەڵک بێرێتەوە بێگومان ئەمە حەدەسێکی زۆر گەورەیە و بۆ تایبەتی بۆ مامۆسایان و فەرمانبەران ئەتوانم بڵێم بارگرانێکی تری ترە لەسەر شانی مامۆسایان و جۆرێکی تر ئەگە زۆر جار ئێمە ئاماژەمان پیاوە بریتێلەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە پێ ئەوترێت لە خەمی پەروەردە و سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستانە نییە تەنها لە بیری ئەوایە کە چۆن بتوانێت دەسەڵاتێکی عسکەرتاری لە هەرێمی کوردستانە پێڕۆ بکات باشە کەواتە مامۆستا عادل حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی چێلەوەی کە موچەی سێ مانگ نەدات پاشەکەوتی بکە لە کاتێکە کە دەزانین نرخی بەرمیلێ نەوت لە 20 دلارەوە بەرز بۆتەوە بۆ 80 دلار ئەمانجی سەرەکی تەمان حکوومەتی هەرێمی کوردستان پێمان وایە ئێمە لە یەکەم ساڵەوە قسەیەمان کردووە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزارێت نەبوونی پارە نیە تەنانەت لەو کاتەشەکەنەوە دابەزی بۆ 30 دلار و بڕیاری پاشەکەوتی موچە لە ساڵی سەرەتای مانگی یەکەمی ساڵی 2016 درا ئەو کاتەش حکوومەتی هەرێمی کوردستان ئەیتوانی موچی تەواوەتی بدات ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمانجی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن باگراوندی پشتێن بڕیارە خراپ ئیدارەدانە و نەزانی سیستمی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە کامانە سەلماندیان ناتوانن حکومڕانێکی دەندروست بن بەڵام بەداخەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان جارێکی تیران ئەم دوو هێزیان کردەوە بەکار بەدەست کرد لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە 27 ساڵی ڕابردووە لە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە فەشاریان هێناوە کە ئێستاش دەرەنجامەکەی بینین هاوڵاتیانی بەژمێنێتی ئەم وڵاتە باجی دەنگدانی هەڵەی هاوڵاتیان ئەدەن و بەتەم بڵێن باجی هەڵی دەنگدانی هەڵی خۆیان دەدەن کە دوو جارێکی تر دوو هێزیان کردەوە بەکار بەدەست لە هەرێمی کوردستانە کە بەرپرسی یەکەمن لە هەموو نامەتیانەی بەسەر مامۆسایان و فەرمانبەرانەوە هاتووە هۆکاری یەکەمی پشتی ئەم بڕیارە ئەوەیە کە کۆمەڵێک ئەتوانین بڵێن نەزان لە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کار بەدەستن خودی خۆی پشتیوان سادق وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان دوو جار لێدوانی داوا بۆی کە توێتی هەوڵ دەدەیت
کێشەکانی مامۆستایان چارەسەر بکەین بە تایبەت سیستمی پاشەکەوتی موچە لا ببرێت کەواتە ئەو پێتان وام قسانە جددین دەبێتە ڕاستی وەزارەتی پەروەردە هەوڵ دەدات بۆی کێشەکانی مامۆستایان چارەسەر بکە بە تایبەت پاشەکەوتکردنی موچە یاخود ئەمە کۆمەڵی قسەن بۆی کە مامۆستایان ئیقناع پێ بکەن. ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە چەندین جار لەگەڵ وەزیری پەروەردە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تەنانەت سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و جەگری سەرۆکوەزیرانە کۆبووینەتەوە ئەوەی کە ئێمە پێگەیشتوین پێمان وایە نە وەزیری پەروەردە و نە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و نە جێگرەکەی لە ئاست کێشەکانی پەروەردانین و نایانەوێت کێشەکانی بواری پەروەردە لە هەرێمی کوردستانە چارەسەر بکرێت و بە زانین بێت یاخو بە نەزانی بێت ئەیانەیە پرۆسی خوێندن و خوێندەواری لە هەرێمی کوردستانە بێنرخ بکەن چونکە پێمان وایە ئەمان ئەیانەیە خوێندنی حکومی بەرەو دواوە بەرن خۆیان زۆربیان خاوەنی کۆمپانیای کێشەکان چارەسەر بکەن بۆ ئەیانەوە پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان بێنرخ بکەن. لەبەر ئەوەی خوان خاوەنی بەناو کۆمپانیای بواری پەروەردەن دایان قوتابخانە و زانکۆی ئەهلی و قوتابخانەی ئەهلیان هەیە دایانەوێ هاوڵاتیانی بەژمێنێتی کوردستان ڕووکەرە خوێندنگا و قوتابخانەکانی ئەوان بۆ ئەوەی خوێندن لە هەرێمی کوردستانە کە بە سیستمێکی خۆڕاییە بکرێ بە پارە و بە شێوازێکی تەدریجی بۆی ئەو لەبەشە خوێندنیش بکرێتەوە بە سەرچاوەیەکی داهات بۆ کۆمپانیا حیزبی و بنەماڵەیەکانی خۆیان بۆیە پێمان وایە نە وەزیری پەروەردە و نە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە ئاز داواکاری مامۆسایانە نین ئەگەر لە ئاز داواکاری مامۆسانە بوونایە لە 4 ساڵی ڕابردووە ئەیانتوانی کێشەکانی مامۆسانی و باری پەروەردە چارەسەر بکەن و بگرە ئەیانتوانی هەر کێشە تووشی ئەم وەزارەتە نەکەن ئەم وەزارەتە چۆن لە 4 سەرەتای قەیرانی داراییە و لە سەرەتای بەناو سیستمی پاشەکەوتا کە ڕایانگەیان چەند وەزارەتێکیان لەم سیستەمە دەرهێنا وەکو وەزارەتی ناوخۆ بەشێک لە وەزارەتی ناوخۆ وەکو وەزارەتی پێشمەرگا ئەکرا وەزارەتی پەروەردە لە دەرەوەی ئەم سیستەمە بووایە بۆی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە پەکی نەکەوێت. تۆ وتت ئەوانیانەوە بیکەن بە کەرتی تایبەت بە کوردیەکەی بازرگانی پێوە بکەن بە پرۆسەی خوێندنەوە کەواتە پێویستە چۆن چارەسەر بکرێت ئەمە ئەمە تەنها چارەسەر ئەوەیە کە بەداخەوە چارەسەر لە ئێستا لە دەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دەرچوو گۆڕینی سیستمی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە بە کۆمەڵی خەڵکانی تر کە لە ئاست پرۆزەی پەروەردە و مافی هاوڵاتیانە بن ئێستا چارەسەرێکی هەیە کە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە تەنها لە دەستی مامۆسایانە نیە پێویستە کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێنە مەیدان بۆ گۆڕانکاری لە عقل و تێڕوانینی بەرپرسانی هەرێمی کوردستان و پێویستە خەمخۆرانی بواری پەروەردە بەدەن کێشەکانی پەروەردە بن خەڵکانی دڵسۆز لە ناو ئەم دوولایەنە سیاسی هەرێمی کوردستانی شایە بێگومان بن ئەگەر پرۆسەی پەروەردە بەم شێوازەی ئێستا پارتی وێکێتی درێژەی پێبن چەند ساڵێکی تر ئەبێ زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بیر لەوە بن خوێندنگایەکی ئەهلی بۆ خوێندکارەکانیان بدۆزنەوە و تەنانەت پڕۆژە هەیە لە هەرێمی کوردستانە پێشکەش کراوە خوێندنگا حکومیەکان بکرێت بە نیوە ئەهلی پارە لە قوتابیان وەرگیرێت ئەم پرۆژێ لە پێشکەش بۆ وەزارەتی پەروەردەکرا بەڵام تا ئێستا نازانم چێکورەتی بەڵکو بیسمانانی کە پرۆژێک لەو بوارەوە پێشکەش کراوە کە بڵێ پێوەی تر پرۆسەیەکی تێکەڵ لە هەرێمی کوردستانە لە نێوان کەرتی تایبەت و حکوومەتی هەرێمی کوردستانە پرۆژەکە بە ناوی خزمەتگوزاریی بڵێ جۆرێک لە چارەسەری مامناوەند پێشکەش کراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بارکی خۆی هەڵسێت کە لە کاتێکە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت زۆر باشی چۆن توانیوێتی بە ئەرکی خۆی بەرەڕێزمان هەیە بۆ برا پێشمەرگەکانمان هەموو کەسی ئەمەن ئەتوانێت موچەی 240,000 کەس لە وەزارەتی پێشمەرگا دابین کات کە من لە کاتی شەڕی داعش بینیمان ئەوەی لە بەرەکانی جەنگ بوون ناگەشتە 50,000 پێشمەرگەی ڕەشوڕوتی و بەژمێنێتی ئەم وڵاتە ئەوەی تری هەمووی بریتە لە پاسەوانی بەرپرسەکان و پاسەوانی ڤێلا و باخەکانیان بۆ توانێت موچەی 240,000 کەس لەسەر وەزارەتی پێشمەرگە دابین کات بەڵام ناتوانێت موچەی نزیکەی 130,000 مامۆستا و فەرمانبەری فعلی ناو وەزارەتی پەروەردە دابین بکرێت. مامۆستا عادل پێویستە چی بکرێت بۆی کە کەرتی خوێندن یاخود بڵێن پرۆسەی پەروەردە کەرتی پەروەردە بەرەو داڕمان نەچێت و ئێوە ژووکو مامۆستایان تەواوی مافەکانی خۆتان پێ بدرێت. یەکەمین هەنگاو کە پێویستە هەرێمی کوردستان ئەگەر ئەوانی کە دڵسۆزانەی کە لە بواری پەروەردە هەنوەکو بەڕێز مامۆستا نەوزاد ئاماژەی پێیە ئەوانە لە هەوڵی یەکگرتنی گوتاریان نابن کە وەکو مامۆستانی ناڕازی لە بیستی دای ئەو هەنگاومان هاویشتووە کە مامۆستانی ناڕازی هەولێر کەرکووک سلێمانی هەڵەبجە دووهۆک گەرمیان ڕانیە چەند چەماڵ هەموو سەرجەم شار و شارچکەکان کۆبووینەتەوە و لە ئایندەشە هەڵوێستی خۆشمان بەرامبەر بەم
پاشەکە بەناو پاشەکەوتی سێ مانگە ڕائگەێنین بێگومان بێدەنگ نابین لە ئاز ئەو ستەمەی کە لە مامۆستان و فەرمانبەران ئەکرێت و خاڵێکی تر کە پێویستە دڵسۆزانی بواری پەروەردە بەرپرسانی ئەم هەریانە بە ئاگا بێننەوە چونکە ئەو سیستەمی بەناو پاشەکەوتی موچێش کە لە ماوەکانی پێشوشە پاشەکەوت کراوە بڕێکی زۆری سەرجەم فەرمانبەران و مامۆستان لای حکوومەت یاریمی کوردستانە من خۆم کە مامۆستایەکەم نزیکەی 20 ساڵ خزمەتم هەیە تا ئەم ساتە کە بەم سێ مانگەشەوە کە پاشەکەوت دەگرێت زیاتر خۆم ئەمڕۆ حسابم کردووە 24 ملیۆن دینارم لای حکوومەتی هەرێمی کوردستانە بەناوستنی پاشەکەوتی کە ئێستا بەناوستنی پاشەکەوت پێڕێوێکە کە ئەمەش مارە و مەبلەغێکی خەیاڵی زۆر گەورەیە کە هەموو مۆزەفێک مامۆسایە فەرمانبەرێ 20 ساڵ خزمەتی 24 ملیۆن لای حکوومەت بێت کەم 24 ملیۆنە کە ئەگرا ئێستا ئەکرێ بە ژیانی بەشێک بە ئاسانی ژیانی هەموو خەڵکەسێکی پێ ئەگۆڕدرێت لە بارودۆخێکی خراپ بەرەو بارودۆخێکی باش بۆیە قەیرانەکە زۆر گەورەیە پێویستە سەرجەم کۆمەڵگا لە ئاس ئەم ستەمایە بێدەنگ نەبێت و بە جۆرێک لە جۆرەکان بە فشاری مەدەنی هەمویان بەیەکەوە تەنها چاویان لە دەستی مامۆسایان نەبێت مامۆسایان بە تەنها ناتوانن بەرەنگاری ئەم ستەمە بنەوە پێویستە کۆی کۆمەڵگا هەموو ڕێکخراوەکان و خەڵکانی دڵسۆز بێ هەوڵ بن پەروەردە لەو قەیرانی کە تیاتی وەلێرە ئێمە لەو بەیاننامەیە بمبەخشا کە لە 29 دەرمان کردووە هاوڵاتیان و خەمخۆرانی بار و پەروەردەمان ئاگادار کردوێتەوە ئەگەر ئەیانەیە بارودۆخی پەروەردە بە 3 ساڵی ڕابردوو نەڕوات کە بایکۆت و خۆپیشاندان و ناڕەزاتی بێ پێویستە هەمویان بێنە سەر خەت ئەم ئەرکە تەنها بە مامۆستایان دەسپێرن پێویستە ئەوانەی کە خۆیان دوای گەمەگەر هەڵوێستێکمان ڕاگەیاند و هەڵوێستەکە بەدڵی کۆمەڵی خەڵک نەبوو نەڵێ هەڵوێستەکەتان ناڕێکە ئێستا لەگەڵمانە بێنە مەیدان بۆ ئەوی بێکەوە بتوانین بەرەنگاری ئەم ستەمە کێ خۆی بە دڵسۆزی پەروەردە ئەزانێ لە ئێستاوە بانگەوازیەکەین بێن بەرەنگاری ئەم ستەمە بنەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە مامۆستایان و فەرمانبەرانی ئەکات.